ئەو ڕێز بۆیەوە بینەرە خۆشەویست تەلەڤیزیۆنی کۆمەڵە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت بە میوانداری بەڕێز هاوڕێشۆڕش کەریمی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە سەبارەت بە ژینگە و بارودۆخی ژینگەی بەو هیوای ناوەڕۆکی ئەم بەرنمەیە جێگای سەرنجیەوەی ئازیز بێت و کەڵکی پێویستی لێ وەربگرن. هاوڕێشۆڕژ ئەم کاتتان باش و بەخێر بێن. منی سڵاو و ڕێزم هەیە بۆ ئێوە و هەموو هاوڕێیانی هاوکارتان و هەروەها هەموو هاوڕێیان و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. داریتان لەم بەرنمەیەدا هاوڕێشۆڕژ پێم خۆشە سەرەتا کەمێک سەبارەت بە ژینگە بدوێ و بفەرمووی ژینگە چ پانتایەک لە ژیانی مرۆڤ داگیر دەکات، واتە ژینگە چییە؟ ژینگە یانی چی؟ ژینگە هەر وەکو لە ناوەڕۆک و لە ناوەکەی خۆیەوە هاتووە، یانێ ژیان بەو معنایە کە لە مەجموعەی شتی گیاندار و لە مەجموعەی شتی بێگیانەوە لە هەر فەزایەکدا لە فەزای هەر فەزایەکی دیاری کراودا بوونەوەرانێک ژیان دەکەن لەوێوە تاسیری خۆیان لەو ژینگە وەردەگرن. مەسەلەن ئەگەر ژیانی ئینسان و ژینگەی ئینسان لە نەزەرا بگرین، ئاوە، هەوایە، خاکە، بوونەوەرانی ترن کە لەو جوغرافیا هەن و ڕەبتی مستەقیم پیا دەکەنەوە بە ژیانی ئینسانەوە، هەموو بە ژینگەی پێدەڵێن. ڕەبت و پانتاییەکەی بە نسبەتی ژیانی ئینسان چە دەگەڕێتەوە هەمووی تا بەرحاڵ ژیانی ئینسان هەمیشە ڕەبتی بووە بە تەبیعەتەوە بەو ژینگەیەوە کە بوونەوەرانی تریش تایە بەشدار بوون، گیانیان کردووە و تاسیریان لە یەک وەرگرتووە. بۆیە بە هەر دەرەجێک ئاو، هەوا، نان، کەلوپەلی حتا ژیانکردن، لیباس، هەموو ئەمانە هەڵدەگەڕێتەوە بۆ ئەو ژینگەی کە ئینسان لە ناویە تایە بەسەرەبایە ئەژیت و پانتایەکی زۆر بەربڵاوە هەموو حتا بوونەوەرانی تەکسلولیش کە لە ناو ئەم ژینگەدا ژیان دەکەن ئەوانەیش دەگرێتەوە و بەرحاڵ زۆر مەفهومێکی زۆر بەربڵاوە هەموو ئەو شتانەی کە لە دەوروبەری ئێمەدا هەن لە واحدێکی جوغرافیاییدا پێ دەڵێن ژینگە. بەڵێ، زۆر سپاس بۆیەوە هاوڕێشۆڕژ لەم سەردەمەدا زۆر باسی تێکچۆنی ئێکۆسیستم و ژینگە دەکرێت. بەڕایەوە ئەم نیگەرانیە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ خۆب نیگەرانیەکان من پێش هەموو شتێک حەز دەکەمەوە بڵێم، یانێ زۆر دانشێکی زۆر بەرچاوی گەرەک نییە و هەموو ئینسانەکان بە چاوی خۆیان ئەو جۆرە تێکچوونی ژینگە دەبینن. مەسەڵەن بە هەموو هاوینان و یا بەشێک زۆر لە فەسڵەکانی ساڵ تۆ چاو لێ بکە فەزای کوردستان لەژێر تەپ و تۆزێکی بێوێنەدا حەتا نەفەسکێشان لە خەڵک زۆر زۆر سەخت دەکاتەوە. چاو لێ بکە دەرەجەی چوونەسەرەوەی پلەی گەرما لە مەناتقی کوردستانە کە پێشووتر وێنەی نەبوو، ئێستا زۆر زۆر بەرزەوە بگرە تەفاوتێکی نییە بە نسبەتی شوێنهایەکی زۆر زۆر گەرمی ئێرانەوە. تماشا لێ بکەن وەزیەتی ئاوەکان، چاو لێ بکەن تماشا بکەن مەسەڵەن بەشێ زۆر لە ڕووخانەکان، بەشێ زۆر لە ئەو شوێنانەی کە پێشتر ئاوی تایە بوو، هەم بوونەوەران دەیانتوانی کەڵکی لێوەربگرن، هەم خەڵک دەیانتوانی کەڵکی لێوەربگرن. ئێستا یا بە تەواوەتی خەریکن لە ناو دەچن یا بەرەون لە ناوچوون دەچن. بۆیە منزورمەوەیە زۆر دانشێکی زۆر ئاوا و تۆی گەرەک نییە کە ئینسان ئەو تەغییر تەحوڵاتەی لە محیط و لە جوغرافیای دەوروبەریدا خەریکە لە حاڵی ڕووداندایە بیناسێتەوە و بزانێت کە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە لە وشکە ساڵیەوە کە بەتایبەتی ساڵانێکی دوور و درێژە خەڵکی کوردستان و خەڵکی ئێرانیش تووشی بوون، هەتا ئەو تەپوتۆزەی کە ڕۆژانە ژیانی خەڵکە خاتە مەترسیەوە ڕەنجی لێ دەکێشن ئەوانە دەگرێتەوە. بەڵام لە دیدی کولیەوە ئەمە تەنیا بە جوغرافیای کوردستان و بە جوغرافیای ئێران هەڵ ناگەڕێتەوە، ئەمە بەحسێکی جیهانیە، یانێ کولی میدیای دنیا، ئەفکاری عمومی دنیا و حتا سیاسەتمەدارانی دنیا، هێزهای ئۆپۆزیسیۆنی دنیا ئالتەرناتیڤەکان لەسەر کێشەی محیتی زیست خەریکن باس دەکەن.
بۆچیش باس دەکەن ئەساسەن لەسەرەوەی کە بەقای ئینسان لەوەدایە. ئەگەر ئینسان ژینگەی تێک بچێ ئیمکانی نەفەس کێشانی نەبێ یا دەرەجەی پلەی گەرماوەندە بڕواتە بەرەوە کە بوونەوەر و بە تایبەتی ئینسان نەتوانێت خۆی لە تەکیا تەتبێغ بدا ئیترە و کاتە ئیمکانی ئەوەیشی نییە کە ژیان بکە. بۆ یامانە هۆشتارهایکی زۆر جددیە کە ڕۆژانە لە نەهادهای و ڕێکخراوەهای بینەندەلیەوە ئینسان دەیبیسێ، بەڵام لەم ساڵانەیە آخرەوە بووە بە واژەیەک یا مەفهومێک کە بەڕاستی ڕۆژانێمە لە مۆردیەوە دەبیسین. بۆیە بۆ چیش بۆی کە هەوڵێک بدرێت کە ئەم تێکچوونی هارمونی لە بینی ژینگە و ئینسان و زەوی و تەواوی بوونەوەرانی ترە خەریکە تێکە چی بکرێ بۆی کە ئەو نەزمە دووبارە بەرخەرار بێتەوە. ئەو هەوا و زەوی و ئینسان و هەمووەمانەکە ڕەبتێکی مستەقیمیان بەیەکەوە هەیە چۆن بتوانن کە کناری یەکە و لە تەعادڵێکدا بەیەکەوە بژی. بۆ ئەمەیشە وتم یانێ ئەم تێکچوونە بەڕاستی چوارچێوە و ژیانی ئینسانی خستووە سەمەترسیەوە. ئێمە ساڵانە بە تایبەتی لە هەموو شوێنێکی دنیاوە دەبینی، مەسەڵەن لافاوهایەکی بێوێنە کە لە عەرزی سەعاتێکدا 2 سەعاتە کولی ژیانی منتقێک دەخاتە مەترسیەوە. بەشێک زۆر لە ئینسانەکان لە ناو دەبن. ساڵی پێشوو بوو لە پاکستانە نزیک 100,000 ئینسانتیا چوو لە لافایەکدا کە خۆشیان دەزانن و بەشێ خەڵک دەزانێت کە نەتیجەی و تەغییراتی ئەقلیمیەیە کە هەموو دانشمەندان خەریکن لەسەری قسە دەکەن، هشدار دەدەن، دەڵێن دەبێ کارێکی بۆ بکرێ. بۆیە بە نەزەری منم مەسلەی محیتی زیستە ئێستا بووە بە مەسلەیەکی ئاوا جددی و دەخاڵەتی نامەعقولی ئینسان و بە تایبەتی نظامی سەرمایەداری لە ناو ئەم تەبیعەتە بۆ باعثیەوەی کە ئەو هارمونیە تێک بچێت. ئێستا یانە خەتەرێکی واقعەن زۆر جددیە کە ئەگەر پێشووتر هۆشتاریان دەدا دەیانەوت زۆر نزیکە، یعنێ فاجعە زۆر نزیکە، ئێستا ئێمەوانە بە ڕۆژانە لە دەوروبەردا دەبینین. ئەگەر چاوی لێ بکەی مەسەڵەن هەر ئەو تەپوتۆزەی کە ئەرستانم کرد مەسەڵەن لە شارهای کوردستانە پێشووتر هیچ وێنەیەکی نەبوو، یان پێش 10 ساڵ 15 ساڵ لەمەوە بەرتر تەپوتۆزێک نەبوو. ئێستا 6-7 مانگ خەڵکی کوردستانە بێ لەگەڵ ئەم تەپوتۆزەدا ژیان بکەن و ئەوەش نییە تەنیا ڕەشایی و تەپوتۆز بە سەری شارەکانەوە دیار بێ، ئەمە دەستگای تەنەفۆس ژیانی ئینسانەکان تاڵ دەکاتەوە، نەتەنیا تاڵی دەکاتەوە دەتوانێت گیانیشیان لێوەربگرێتەوە. بۆیە بەشێک زۆر لەم مەفاهیمە و بەتایبەت مەسلەی ژینگە و پاراستنی ژینگە بووە بە باسێکی سەرەکی لە ناو میدیای هەموو وڵاتاندا و لە سەرحی بینەملەوە لە بینی هەموو ئەوانەی کە ڕۆشنبیرن ئالتەرناتی و خەریکن دەگەڕن بە دوای ئالتەرناتیوە دانشمەندانێک کە خەریکن لەسەر ئەمە کار دەکەن و بە تایبەتی ئەو پێداچوونانەی ئەو پەژوێشانەی کە لە ماخرانەوە کراوە. ئێستا مەسەڵەن چاو بکەن نیوی لەو جەنگەڵ و دارستانانەی کە وەکو حاڵەتی ئۆکسیژن تامین دەکا بۆ ئینسانەکان، ئەمە خەریکە لە ناوچووە لە بەرژەوەندی نظامی سەرمایەداریدا لەوانەی کە بە دوای سوود و دەسەڵاتەوە حازرن هەموو بوونەوەر و ئینسان و ژینگەیش لە ناوبەرن. بەشێک زۆرە لە نیوەی لە دارستانەکانیان لە بین برتووە. ئەو تعادڵێک خەریکە ئەو تعادڵە دەشێوێنێ گەرمایەکی بێوێنە لە سەتحی دنیادا دەبینرێ. مەسەڵەن لە ئاڵمانە لە 100 ساڵی ڕابردوودا مانگی لەمەوە پێش داژراوە کە لە 100 ساڵی ڕابردوودا ئاڵمان لەو مانگەدا ئەوەندە گەرم نەبووە، یعنی پێش ئەوەی کە ئەڵە گەڕێتەوە بۆ ئەوەڵین ساڵهایە کە توانیویان دەمای شارێک وڵاتێک سەد بکەن ئەو کاتە ئەوەندە گەرم بووە. تا ئێستا ئەوەندە گەرم نەبووە، بێوێ نەبووە. مەسەڵەن بەشێ زۆر لەو بوونەوەرانە خەریکن لە ناو دەچن بەفەرهایەک و یا یەخەچاڵهایەکی تەبیعی کە لە بەرحاڵ قوتبەکان نابوونەوانە خەریکن لە ناو دەچن. فەرسایشی خاکە ئەوانە کە بەرحاڵ زۆر دانشمەندان هەر خەریکن لەسەری قسە دەکەن. ئیتر لافاوە قاتیە لە بینچوونی دەریاچەکانە، هەمووانە بەشێکن لەم پرۆسەی ئەم بەحسەی لە ناوچوونی ژینگە کە
ئێمە ڕۆژانە لە تەکیا سەرە و کارمان هەیە و بە تایبەتی شتێکە زۆر زۆرترەمەش دەخاتە بەرچاومانەوە نەخۆشینە، یانێ نەتەنیا تێکچوونی ئێکۆسیستم و ژینگەوەمانە دەبێ بە باعثی پەرەسەندنی نەخۆشینهایەکی ئەفونی کە پێشووتر نمونەی نەبووە، دەبێ بە باعثی جاهشهای ویروسهایە کە پێشووتر ئینسان نەیناسیوە و بۆ نمونە مەسەڵەن ئینسان دەتوانێت هەرە ویروسی کۆرۆنا ناو ببا کە نیشانە و دەستبردننی ئینسانە لە تەبیعەتدا بوو بە باعثیەوەی کە ویروسێکی ئاوا منتەقەل ببێ بە ئینسانەوە و میلیۆنها ئینسان تایە بچێوە، نەتەنیا تایە بچێت 2-3 ساڵ لە ژیانی ئینسان تاتی تاسیری ویروسێکی ئاوا بێت. بەڵێ ئەوڕۆ شۆڕژ لە تێکچوونی ژینگەیە هەروەک وتت بابەتی ژینگە شتێک نییە کە خوێندنەوەیەکی وای بوێت، گشتێکی مەلموسە لە کۆمەلگای هەست پێکرێت ئەبیندرێت ژینگەیەکە کە تایە ژین و ئەوانەی کە کاریگەرن لەسەر تێکچوونی ژینگە بەشێکی خۆی گەڕێتەوە بۆ گۆڕانی کەشوهەوای جیهانی، ئەنی وەک تەغیراتی ئەقلیمی، بەڵام بەشێکی زۆری نەتیجەی سیاسەتی نظامی سەرمایه‌داریە. وەک گوتان ئێستا خەڵگەوەی بۆ دەرکەوتووە لە زۆربەی شوێنەکان وەک ئیشارەتان کرد لە کوردستانە خەڵگەوە بینێ کە نەتیجەی سیاسەتی ئیجتیماعی دەوڵەت لە تەبرێزە لە نەتیجەی سووتاندنی مازوتە، ئەمانە کێشەهایەکە کە ئەو سیستمانە و دەوڵەتانە ناویەتەوە لە نەتیجەی ئەوەیە تێکچوونی ژینگەی بەدواوە بووە. بۆ باسی ڕێکخراوەکانتان کرد کە ئەیان هەوێت هەوڵە دەن پێش بەوە بگرن. زۆر هەوڵە درێت دەوڵەتانی دنیا پێمل بکرێن تا یاسا و ڕێسا پەسەندکراوەکانی نێودەوڵەتی بۆ پاراستنی ژینگە و پاگراگرتنی ڕەچاو بکەن. هۆکاری ملنەدانی ئەم لایەن و دەوڵەتانە چیە لە بەرامبەر ئەم خەڵکەیە لە بەرامبەر ئەم ڕێکخراوگەلەیە؟ خەتیەوەیە کە بۆ بەشێکی زۆر واقعەن لە خەڵک یان ئەو کەسانەی کە ڕۆشنبیرن ئەلزامن نا دژە سەرمایەداری ڕوون بووتەوە کە لە چوارچێوەی ئەم سیستمە دەسەڵاتداریەی بینەلملەلیدا محیتی زیست ناتوانێت چارەسەر ببێ. وتم سەرڕایەوەی کە ڕۆژانە دانشمەندان حتا سەرۆکی سازمانی ملل لە کۆنفرانسێکی کە مانگی پێشوو بەرگزار بوو لە قەتەرا لەوێ مدام خەریک بوو ئەو شتاری دەدا کە دنیا خەریکە بەرەو نابوودی دەچێت، یعنێ ئەو دەرەجەی گەرمای کە دایان نابوو پێ بگەن ئەویش لە نەتیجەی کەمکردنەوەی ئەو سوختە فوسیلیانەی وەکو بنزین، وەکو نەوت، وەکو مازۆت کە ئێوە شارەتان پێکرد، کەمکردنەوەیەوانە کەمترستەخراجکردنیەوانە تەغیری هەم شێوەی ژیانی خەڵک، هەم دەستنەبردن بۆ تەبیعەت، هەم نەسووتاندنی دارستانەکان، هەم پەرەپێدان بە تەکنۆلۆژیهایەکی باشتر بۆی کە بتوانن بەر بە گەرمتربوونی زەوی بگرن. لەو کۆنفرانسەدا نەتەنیا هیچ کارێکیان نەکرد بەڵکو هیچ تاهۆدێکیشیان نەدا کە بەر بەوە بگرن. یەک دانە قەتنامەی غەیرە ئەلزاماوەریان سادر کردووە کە هەوڵ بدەین محیتی زیست بپارێزی. لە چه شرایەتێکدا؟ لە شرایەتێکە وەسەوە بەرحاڵ کەسانێک کە خۆیان مسببی ئەو شرایەتن بێن ئەوانەش تەسمیم بگرن بۆ باشترکردنی وەزعی ئەم دنیاە. مەسەڵەن تۆ چاو لێ بکە ئەو کۆنفرانسا لە وڵاتان لە شوێنێکدا بەڕێو دەچوو کە خۆیان گەورەترین تەولید کنندەهای گازهای CO2 نازانم شتایەکن کە خراپە بۆ محیتی زیست، زەربە دەگەێنێ بە محیتی زیست و بەشێک نەتەنیا سەرمایە گوزاریەکانیان کەمەوە نەکردووە هەر لە چوارچێوەی ئەو کۆنفرانسەدا گەڕاون بە دوایەوەی کە سەرمایە گوزارهایەک ببینەوە و بووە بە شوێنێک بۆ سەرمایەدارەکان کە لەوێ قەراردادهای ملیاردی ببەستن. بۆیە ئەو ملنەدانانەیان لەو منطقەی سوود محوەری نظامی سەرمایەداریەوە دێ. سەرمایەدار بۆ خۆی نایەت کە لە چوارچێوەی ژینگە، لە چوارچێوەی ئینسانیەتدا، لە چوارچێوەیەوەی کە نەوەهای داهاتوو بتوانن ژیانێکی باشیان بێەوە بەهرەمەند بن وەکو ئێمەمانان و نەتەنیا ژیان و ژینگە و ئەبوونەوەرانی تر نەکەینە قوربانی سوود،
بەڵکو ئەمە بپارێزین جوانتری بکەین و بتوانین ئینسان لە ناویە بەخۆشی بە ڕەفا بە شادی بژی ئەویان نابێت لەبەرەوەی کە منتەقەکەی وایە ئێستا مەسەڵەن بۆ نموناوە پێتان دەڵێن بۆی کە بزانن کە مەسەڵەن لەو 1% ئەوانەی کە دەوڵەمەندترینەکانن لە سەرحی دنیادا 1% بە ئەنازەی 66% خەڵکی فەقیر کە ملیاردها ئینسان دەگرێتەوە گاز تەولید دەکەن. یعنی ئەوە گزارشێک بوو کە ئاکسفام بەر لە ئەو کۆنفرانسە ئەقلیمیەدایە دەرەوە دەڵێ ئەوانە نەخشێکی زۆر گەورەیان هەیە لە انتشاری ئەو گازە کەربۆنیانە زیاتر لە 66% مردمی فەقیر. واوە بە نەزەری من و بەپەی خۆیان جامعترین گزارشێک بوو کە لە مۆردی نابەرابەری ئاو هەواییەوە هاتووە بەرەوە. یعنی جەمعێک پێک هاتووە لە نزیکەی 77 ملیۆن نەفەر ئەو 1% 16 تا 20% دەبنە باعثی بەوجود هاتنی کولی ئەو گازەی کە محیتی زیست وێران دەکات. یعنی بە نەزەری من تەنیا ئەوەش نییە کە ئەو گازە تەولید دەکەن دوایەوە نەتایجی دوای ئەوەش زۆر خەتەرناکە. یعنی هەر ئەو گزارشەی کە ئاکسفام خۆی منتەشری کردووە دەڵێ ئەو حەجمە لە ئەو گازانەی کە ئەو 1% خەریکن تەولیدی دەکەن و ژیانی ئینسان تا تاسی قەرارەدەن دەتوانێت ملیۆنها ئینسان بکوژێ. نەتەنها ملیۆنها ئینسان بکوژێەوە بۆ کوشتنی ملیۆنها ئینسان کافیە ڕەنج و فەقر و بێکاری ئەوانەیش دروست دەکات. یعنی تۆ ئەو مەسایلانە ئەگەر حتا دووبارە چاو لەو گزارشە بکەیتەوە دەڵێ مەسەڵەن بەشێ زۆر لە خەڵک یان ئینسانی ئێستای سەر ڕووی ئەم زەویە لە ئەفریقادا دەژی ئەوان فقط 4% لەو گازانەی کە زەرەری هەیە بۆ محیتی زیست تەولید دەکەن 40% لە وڵاتانی ئوروپایی و ئەمریکاییدا تەولید دەبێت کە زەرەری هەیە بۆ کوڕەی زەوی و حتا ئینسانە فەقیرانە لەو مەناطقەیش نەتەنیا هیچ یان نەخشێکی زۆر کەمیان هەیە بەڵکو تاسیری فەقر و لافا و وشکساڵی و لە بێنچوونی زەویەکانیشیان دەبینەوە. بۆیە لە چوارچێوەی ئەم سیستەمە نابەرابرەی سەرمایەداریدا منطقی سەرمایەداری ئەوەیە. جاگە منطقەکەیەوە نەبووای ئەم مەسلەی تەنیا حتا ئەو تەولیدە 1% نییە. چاو لێ بکەن مەسەڵەن ئەو هەموو هەزینانەی کە بۆ شەڕ دەکرێت لە مقابلی یەکترینە ئەمەوانە زەرەری هەیە بۆ محیتی زیست. کارخانەی هەستەی و مەوادی شیمیاییەکانیان تماشا بکەن ئەوانە هەمووی زەرەری هەیە بۆ محیتی زیست لە نێوبردننی جەنگەڵەکان بۆ دروستکردنی ماڵ و کەلوپەلی غەیرە زەروری بۆ فرۆشتن لە بازارە بەدەستهێنانی سوود تماشا بکەن. بۆم خستنە خوارەوە و تاولکاری هەیە کە دەیکەن. منزورم ئەوەیە کە ملنەدانیان لە منطقی سوودیانەوە دێ و بۆ نمونێش هەر ئەو کۆنفرانسەی ئەخیر ئینسان دەتوانێت بنێتە ژێر زەڕەبین کە کەسانێک کە خۆیان خەریکن کوڕەی زەوی نابود دەکەن نەتەنیا هیچ چارەیەکیانە نەتەنیا هیچ هەنگاوێ هەڵناگرن بەڵکو خەریکن زۆرتر وێرانی دەکەن. بەڵێ زۆر سپاس هەڕۆژ بۆ قسەکانت. لە ناوچەکەدا کێشەی ئاو کە باس بکەین وەکو یەکێک لە کێشەکانی ئێستای ژینگەی جیهان بەڕاستی بەڵام لە ناوچەکەیە کێشەی ئاو لە نێوان دەوڵەتانی عێراق ئەفغانستان تورکیە و عێراقدا تا دێت قوڵتر دەبێتەوە. داهاتووی ئەم قەیرانەت چۆن دەبینن و ئایا ڕێگایەک بۆ چارەسەرکردنی بوونی هەیە؟ وەڵا بازم بوونی ڕێگە چارە لەم منطقەی ئێستەوە ناتوانێت ببێ بەڕاستی. چاو لێ بکەن تەنیا بینی یعنی ئاو بۆ بە ئەسلحەیەک لە دەستی ئەم وڵاتانە بۆی کە فشار بخەنە سەر دەوڵەتانی تر یا خەڵکی تر بۆی کە بە تەسلیمیان کێشن. خودی کۆماری ئیسلامی مەسەڵەن تماشا بکەن ڕۆخانەی سیروان و چەندین سەدی تری لە منطقەی مەرزیە لێ داوە کە ئەو ئاوانە نەتوانێت بڕێ بۆ هەرێمی کوردستان کە خەڵکی و ناوچە بتوانن بۆ کشت و کاڵ لێ ئستفادە بکەن یا بەهرەمەند بندێ. ئەوە لەم تەرێقەوە
ساڵانێ لە مانگانێک دە ساڵ کە فەسڵی کشت و کاڵە ئەگەر بێوێ شتێک تەحمێڵکە بەسەر هەرێمی کوردستانە بەریەوە ئاوانە دەگرێت نایڵێ ئاوانە کە حەجمێکی زۆر گەورەیە بڕوا بەرەو هەرێمی کوردستان و خەڵکی ئەو ناوچەیە هەم بۆ خواردن و هەم بۆ کشت و کاڵ لێ بەهرەمەند بە هەرەو دەرەجە چاو لێ بکەن تاالبانێکە تازە توە سەر دەسەڵات و پێمان وایە هاان لە عەسری حەجەرە هێشتا ئەوانەیش حتا فێریەوە بوون ئاوی هیرمەند مەسەڵەن مەناتقێک لە سیستان و بەلوچستان کە زۆر مەناتقێکی سەرسەوز دەشتهایەکی زۆر خۆش بەڵام ئێستت ماشا بکەن بۆ بە کەویرهایەکەوە ئاوی لێ نەماوش مەناتقی سەرسەوزی لێ نەماوە وردە وردەش ئەتا باز لەوە دەکەن کەی ترمکانی ژیان لەوێن ناتوانێت بمێنێت چاو لێکەن مەسەڵەن گزارشی پارەکە تووفانهایەکی شن لەو مەناتقە هاتووە کە نزیکەی 40-50 سانت خۆڵی لەگەڵ خۆی هێناوە دەی تەسەوەریەوە کە نەئاوت هەیە و ئاوهەواکەیشی ئاوایە ئیتر عمەڵەن غێرە قابلی سکوونەتە بۆی ئەم دەوڵەتانەی ناوچە بە تورکیەوە بە ئێرانەوە بە حتا تاالبانەوە شەڕی ئایندەی بەشەر شەڕی ئاوە بەنسبەتی پێشووتر ئەگەر پێشوو شەڕی نەوت بوو ئستعمار دەکرا شەڕ دەکرا بە دەلیلی بە دەستهاوردنی نەوت ئەم جارە ئاوە هەر بۆ ئەوەیش شوێنەکان یانە نیشانەکانی بۆ داهاتوو ئینسان هەل ئێستەوە دەتوانێت بیبێنێتەوە مەسەڵەن تورکیا لەسەر ڕۆخانەی ئەرس کە بەشێک لە ژینگە و ژیانی منتەقەی ئازەربایجانی شەرقی و خەڵکانی ئەو ناوچەوە حتا خەڵکی کوردنشینی ئەو ناوچەش دەتوانێت تا تاسی قەراردابنێت سەدهایەکی دروست کردووە کە بەر بە هاتنی ئاوی ئەرز بەرەو ئەو ناوچانە دەگرێت ئەوە دەبینین ئەو منتەقە چە زیانێکی لەبەر دەکەوێتەوە یا مەسەڵەن چاو لێ بکەن شکات هەیە کە دەوڵەتی عێراق لە تورکیای کردووە لە مەجامەی بینەلملەلیە لەسەرەوەی کە ئاوی دەجلە دەگرێتەوە نایڵێ ئاوی دەجلە بێ بەرەو عێراق و حتا بەشێک لە سووریا و دەرنەتیجە مەسەڵەن بەشێک زۆر سەلەوە دەکەن بەشێ زۆر لەو تەپوتۆزەی کە بەرەو ئێران و بتایبەتی کوردستان دێ نەتیجەی هەر ئەوەیە ئەو سیاسەتەی دەوڵەتی تورکیەیە کە ئاوی دەجلەی گرتووەسەوە لە فەسڵهایەک لە ساڵە نایڵێ ئاوانە بەرەو سووریە و بەرەو عێراق بێ و دەرنەتیجە و تووفانانەی کە تووفانی شن پێیان دەڵێن بە فارسی بەرەو مەناتقی کوردنشینیش دێتەوە ئایا چارەسەرێک دەکرێت بە نەزەری من لەژێر دەسەڵاتی هێژمۆنی وڵات هەیە کە بەشێکن لەم سیستمە سەرمایەداریەوە لەوە واوتر حکوومەتهایەکی فاشیست کە یەک لە یەک دڕندتر ارتجاعیترن هیچ چارەسەرێک ناتوانێت ببێت چارەسەر زمانێک دەبێت کە ئەم واحدە دەوڵەت نەتەوانە نە لە ڕقابەت و نە لە تەحمێڵکردن و بەرژەوەندی خۆیان بەڵکو لە هەمبەستگی بەڵکو لە دیتنی ئینسانی پاڵدەست نەتەوەی پاڵدەستی وەکو ئینسانێک کە هەمومان پێکەوە دەتوانین استفادە لەم نعمەتانە بکەین استفادە لەم ژینگە بکەین لەو شرایەتەدا ئیمکانی هەیە کە بکرێت انتزارێ و تەسەورێکمان ببێ کە بڵێ دەکرێت ئینسانەکان لە کناری یەکدا بژین یانێ مەسلەی من ئەوەیە پێشەوەی کە ئەم دەوڵەت نەتەوانە پێشەوەی کە ئینسان دابەش بکرێ بە کورد و تورک و ئەوانە لانی کەم هەزاران ساڵ ئینسان ئاواژیاوە هەزاران ساڵ پێشەوەی ئینسان دابەش بکرێ بە دید و مەزهەب و نەتەوە هەموو ئینسانێک توانیویە لەو ئەقلیما لەو ژینگە استفادە بکە بێوەی کە وەکو ئمڕۆ ئاو لەسەر یەکتردا بخەن شار تەحمێڵ بکەن بە یەکتر متالبەیەکی سیاسی مەترەحکە زمانێک ئاوەکە بەرەداتەوە کە ئەو متالبەی سیاسیە یا ئەو شتە زۆرە ملیەی بێ بە وڵاتێکی تر تەحمێڵ بکە لەم چوارچێوەی ئەم وەزیەتەی خاوەرمیانە و لەژێر دەسەڵاتێکی حکوومەت هایەکی ئاوا دڕندەدا ڕەنگە خراپتر ببێ بەڵام باشتر نابێت بڵێ هەوڕە شۆڕش سەبارەت بە ژینگەی کوردستان ئەگەر قسە بکەین لەم ساڵانی دواییدا هەوڵێکی
بەرچاو لەلایەن ئەو دەوڵەتە داگیرکەرانی سەر کوردستانەوە هەیە بۆ لە نێوبردنی ژینگەی جوانی کوردستان و ئەمەش بووە مەترسیەکی جددی بۆ سەر ژینگەکەمان بە چ هۆکارێک ئەم کارە دەکرێت و شێوازی بەرەو پێشبردننی چۆن ئەمە کوردستان بەداخەوە بۆ هەر کام لە دەوڵەتانی داگیرکەر شوێنێکی ئەمنیەتیە شوێنێکی نظامیە لەبەرەوە هەمیشە لە ناو کوردستانە لە هەر بەشێکی کوردستانە بەرەنگار بوونەوە و مقاومەت لە ئارادا بووە و هیچ وەختیش ئەم دەوڵەتانە نەیانویستووە و نەیان کردووە کە ئەم منتەقانە ببوژێنەوە ژینگەکەی بپارێزن هەمیشە وەکو خەتەرێک بۆ سەر هەستی و ژیان و حکوومەتی خۆیانیان لە نەزەراگرتووە بۆیە ژینگەکەیشی هەر بەو نسبەتە خەریکن تەفروتونا دەکەن ئێوە سیر بکەن نەتەنیا ژینگە کە زمانی نییە بقیڕێنێ زمانی نییە دەردەکانی بێژێ وەکو ئینسان چاو لێ بکەن حتا ئینسانیش لە ناو ئەم حکوومەتانەدا معنایەکی نییە بەلایەنەوە یعنی ئیدۆلۆژیەکەیان فکرەکەیان اقتصادەکەیان وا دەکا کە ئینسان خاڵی کراوەتەوە لە معنای ئینسانیت ئەو کاتەی تەقەی لێ دەکا ئەو کاتەی دەیان کوژێ ساڵانە سەدان کۆڵبەر لەو مەرزانەدا دەکوژن ئێستا چۆن ئینسان هەیە کە بۆ تکەی نان خەریکن ئەو کارە دەکەن نەبۆی کە سەرمایە کەس بکەن نەبۆی کە گیانی خەڵکێ بخەنە خەتەر بۆی کە فقط بتوان گیانێکی پێ بکەن ژیانی ژناڵەکەیان تامین بکەن ئەم منزورمەوەیە ئەم حکوومەتە بەم دڕندەیەوە کە ئینسانی کۆڵبەر ئاوا لێ دەکا چۆن دەتوانێت ژینگەکەمان بپارێزێ بۆ بە هەر شێوەیەک بۆی کراوە لەم ساڵانەدا بە نەزەری من هەوڵی داوە لە نێوی بەرێ ئەوەی نەیهێشتووە خەڵکانی بە مەسئولیەتن ئینسانهایەکی وێرن ئینسانهایەکن کە معنای ژیانیان دۆزیوەتەوە لە مقابلی ئەوەدا بەرەنگاری دەکەن تێکۆشانەکەن نایەڵن ئەم حکوومەتە دڕندانە چە لە ئێران چە لە تورکیا و حتا ڕەنگە لە عێراق ئەمانە بێن ئەم مناتقە لە ناوبەرن و بە تایبەتی بۆ خەڵکی کوردستانی ئێران مەسەڵەن بە ئاگر تێبەردان لەوەی کە ئەم منتەقە لەوانەیە پێشمەرگەی تایە بێ لەمانەیە لە دواییدا بۆ کاری نظامی بەکاری بێنن شوێنی حەشاردانێک بێت ئاگری تێبەردە دەندەی سووتێن مانۆڕی تیا بەرگوزار دەکەن لەم ساڵانەی دواییدا بەدەیان مانۆڕیان تایە بەرگوزار کردووە کە بە تۆپ و تام و تەیارە و بانە دەکەونە گیانی و مەناتقەوە وێرانی دەکەن لێ ئەوەی دەیکا دژمنیش هەر ئەو کارانە دەکەوت دەنێت جمهوری ئیسلامی سەرەوتر لە دوژمنیشە بەڕاستی بەنسبەتی ئینسان و بەنسبەتی ژینگە چاو لێ بکەن مەسەڵەن زرێبار شوێنێکی زۆر گەردەشکەریە شوێنێک خەڵک زۆر لەم لاولۆلاوە دێ بۆ سەردانی و شوێنێکی تایبەتە سەبتیش بووە لە مەراجعی بینەلملەلیە بەڵام ئەمان تێن ئەوەندە ئاگایان لێنیە ئەوەندە ئەو زەویانە داگیر کراوە بە دەوروبەریەوە ئەوەندە ئاگایان لێ نەبوو بۆیان مهم نەبووە خەریکە نیوەی وشک دەبێت ئەوانەی سەر بە حکوومەتن ئەوانەی شارەدارن ئەوانەی ئەوامڵی ڕژیمن دەست و پەیوەندی ڕژیمن ئەو زەویانەی دەوروبەری داگیر دەکەن زەویەکانی دەسووتێنن دەیکەنە خانەباخ بۆ خۆیان ئەو شوێن منزورمە حتا سەدسازی مەسەڵەن چاڵێک کە بەشێ زۆر لەو سەدانە هەجی معنا و مەفهومێکی نەبووە بەڵام سەدی دروست کردو ئاوی منتەقەی کوردستان دەگوازێتەوە بۆ مەناتقی مەرکەز کە لەوێ بتوانێت سەنایی فولاد یا شوێنهای نظامی کۆماری ئیسلامی لێ کەڵک وەربگرێ بۆیە هەوڵێکی ئاوا چڕ لەلایەن کۆماری ئیسلامیەوە بەڕاستی بەنسبەتی ژینگەی کوردستان و بەنسبەتی لە نێوبردننی لە ئارادا هەیە زۆر سپاس هاوڕێ شۆڕش بۆ سەواسەکانت من پێم خۆشە لە کۆتاییە باز لەوە بکەین کە زۆر باسی ژینگە و بارودۆخی ئێستای ژینگە لە ناوچەیە لە جیهانە بەگشتی و تایبەتەن لە کوردستانە کە ئێستا بارودۆخی چۆنە دوای باسکردنی هەموو ئەوانە ئەکرێ بڵێن هیچ دەوڵەتێک لە ئێستاە بە فکری ژینگەوە نیە بە فکری خەڵکەوە نییە
ئەو سیاسەتانەی کە گیراوەتە بەر ئەو سیاسەتە سوود محوەرەی کە هەیە ڕێگە نادات کە تەنانەت ڕێگەی بە خەڵک گرتووە کە خۆیان دەست بەکار بن بۆ پاراستنی ژینگە. بەڵام دیارە لێرەیە بابەتەکە بەوە دەگا کە چارەسەر دیارە هەر خەڵکە، کەواتە خەڵک دەبێت چی بکەن تا بتوانن پارێزگاری ژینگەکەیان بن و بەر بە هەوڵەکانی تێکدەرانی ژینگە بگرن. بەڕاستی مەسلەی ژینگە مەسلەیەکی زۆر ئەساسیە، یانێ پێشتر قسەم کرد کە بەقای ئینسان ئاگرێ خواردوێتەوە بەوەی کە ژینگە سالم بێ، ژینگە ببوژێتەوە، ژینگە بێ، نە شوێنێکی سەمی بێ و پڕ بێ لە مەوادی شیمیایی لە تۆز و خەڵوخاک و ئەوانە کە ئینسان نەتوانێت تایە ژیان بکە، بۆ ژینگە لە نێو دەچی و ئینسانی ناتوانێت ژیان بکە لە ناویە. بۆیە لە ناو خودیم سیستمەدا لە سەتحی بینەلملەلیە بەڕاستی باسهایەکی زۆر جددی لە ئارادا هەیە. ئایا چی بکرێ لە مقابلی ئەم سوود پەرستی شەڕانی بوونی ئەم دەسەڵاتە سوود محوەربوونی ئەم دەسەڵاتە سەرمایەداریە کە بەر بەوە بگرین ئەم محیتی زیستە لە ناو بچێ، یانێ لە توولی چەند ساڵی داهاتوودا ئەوەندە فاجعەهایەک ڕوو بدا کە محیتی زیست تایە بچێت. هەم بەحسایەکەوا هەیە. ئێستا بەشێک زۆر لە سۆسیالیستەکان لە دنیادا بازم دووبارەوە بەشێک زۆر لە خەڵک کە ناومید بوون لەم درۆ دەلەسەی کە سەرانیە وڵاتانە دەیدەن، بۆیە ڕوویان هێناو بە نەهادهایەکی مستەقل، نەهادهایەک کە سوود لە نێوبردننی ژینگە وەرناگرن. بۆیە بە نسبەتی کوردستانیشەوە ئێمە ئەو نیشانانە دەبینین و بە خۆشحاڵیەوە کوردستان واقعەن زۆر پێشڕەوە لەو زەمینەی پاراستنی ژینگە، دروستکردنی ڕێکخراوەهایەکی کە هەم بۆ ئەمڕۆی ئەو خەڵکە باشە، بەر بە ئەو ئاگرتێوەردانانەی سوپای پاسداران دەگرێت، دەبینین لە بانە و لە سنە و لە باقی شارەکانی ترە نەمام ئەنێن کە ئەو دارانە سەوز ببێ، کۆنفرانس بەرگزار دەکەن، جەلەسە دادنن، خەڵک ئاگا دەکەنەوە، ئاگایان لە دەوروبەریان هەیە چی ڕووەدا چی ڕوونادا بتوان بەرحاڵ کارێکی بۆ بکەن، حتا بەنسبەت مەسەڵەن ئاوی شاری سنەوە چەندین تانکری نەوتی کە ئەوەش بەشێک هەر لەو فەوتانی خەڵکی و ناوچەیە لە بینبردنی ژینگەیە تانکرهایەک ئاو ئەتانکرهایەکی مەوادی شیمیایی بەردەبووەوە ناو سەدێک کە تەمینی ئاوی شارێکی دەکرد. هەوڵ دەدەن ئەو پارێزەرانی ژینگە کە ئاوی سالم دابین بکەن، زۆر بێنن بۆ حکوومەت، خەڵکی دەوروبەر خەڵکی ئەو ناوچانە وشیار بکەنەوە کە نەبۆ نەتەنیا بۆ ئەمڕۆ باشن دەتوانن ئەو ژینگەمانە بۆ جوانتر بکەن، هەم بۆ ئەو ئەعتماد بە نەفسە ئەو دانشە و ئەو علمت دەدەن بە خەڵک کە لە داهاتوویشدا ئەو سیستمەی کە ئێمە گەرەکمانە ئەو بە تایبەتی سۆسیالیزم نەبێ واقعەن ناکرێ و نابێ لە ژێر دەسەڵات سەرمایەداریدا ژینگە بپارێزرێ، لەو شەرایەتەیشدا و ئینسانی ئەو عەسرەیش تەولید دەکەن. ئینسان هەیەک کە فقط لە بیری خۆیان دانین، ئینسان هەیەکە هەموو بوونەوەرێک بۆی مهمە و بە بەشێ لە خۆی دەزانێت. ئینسان هەیەک کە لەم سیستمی دەسەڵاتداری سەرمایەداری و نظامی کالاوارەدا وای لێ نەهاتووە کە تەنیا بە لوکس ژیان و بەرحاڵ کێشانە ڕۆخی ئەمکانات و شتایە کە خۆی هەیەتی بێوێ سەبکێ لە ژیان کە زەربە لە محیتی زیست دەدا دروستکە. بۆیە بە نەزەری من ئاچیکردنەکەیەوەیە هەر ئیدامەدانە بەو سەبکەی کە تا ئێستا کردویانە مقاومەتە لە بەرابەری ئەو لە ناوبردننی محیتی زیستە، دروستکردنی ڕێکخراوەهایە کە زانیاری زۆرتر بە خەڵک دەدا کە محیتی زیست بۆچی مهمە، بۆچی دەبێ بیپارێزین، چه ڕەوەشهایەک هەیە بۆ پاراستنی و مقاومەتە لە مقابلی دەسەڵاتی کۆماری ئیسلامیە کە بۆ خۆی یەکێ لە گەورەترین و ئەسلیترین دوژمنی ژینگەی کوردستان. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر لە کۆتاییدا شتێکەیە کە بتان هەوێ ئاماژەی پێ بکەن بفەرمونون. نامنی سپاسم هەیە بۆ ئێوە و بۆ هەموو بینەران.
زۆر سپاس. بینەرانی ئازیز و خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا، زۆر سپاس بۆ ئێوەش کە تا کۆتاییان بەرنامەیە لەگەڵماندا بوون. تا بەرنمەیەکی تر، شاد و کامەران.